سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی تەبلیغی بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری سنا، ئازادی کاتی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز، بەردەوامی گەمارۆدانی شاری کۆبانێ لەلایەن هێزەکانی حکوومەتی کاتی سووریاوە، ناڕەزایەتی کرێکارانی پاڵاوگای پارس جنوبی، بەرزبوونەوەی ئاماری بریندارانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرەنباری ئەمساڵ. چالاکی تەبلیغی بە بۆنەی نزیکبوونەوە لە 26 ڕێبەندان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لەلایەن گران و دۆستان و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سنە ڕێزیان لە 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵە گرت. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون، لایەنگەران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بڵاوکردنەوەی تراکت لە شاری سنە و هەروەها دانانی ئاڵای سووری کۆمەڵە لەسەر چیای ئاوێر ئاماژەیان بەوە کرد کە بەردەوام ئەبن لە پاڵپشتی چینی چەوسا و ستەملێکراوی کۆمەڵگا و هەروەها لەسەر ڕێبازەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەمێننەوە و پەیمانیان لەگەڵ گیانبەخکردووانی ڕێگای ئازادی و بەرابەری نوێ کردەوە. ئازادی کاتی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز. بەپێی دوایین راپۆرتەکان، دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز پاش زیاتر لە 40 ڕۆژ دەست بەسەرکران بە دانانی بارمتەی 500 ملیۆن تمەنی بە شێوەیەکی کاتی ئازادکران. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو دوو شارومەندە بە ناوەکانی حامید نەباتی و مستەفا میسری ڕۆژی دووشەممە 8 ڕێبەندانی 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سپاب بۆ سەر ڕشوێنی کارەکەیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کران. جێگای ئاماژەیە کە ئەو دوو دەست بەسەرکراوە تا کاتی ئازادکردنیان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکرابوون. دەست بەسەرکرانی لاوێکی خەڵکی شاری شنۆ. ڕۆژی شەممە 4 ڕێبەندان هاوڵاتێکی خەڵکی شاری شنۆ بە ناوی ئەحەد مێهرخا لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی دوایین هەواڵەکان، ئەو گەنجە تەمەن 18 ساڵە لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای ڕژیمەوە بەو پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. جێگای ئاماژەیە کە سرە ڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی گەمارۆدانی شاری کۆبانێ لەلایەن هێزەکانی حکوومەتی کاتی سووریاوە. بەپێی دوایین زانیاریەکان، هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا سرە ڕایواژۆکرانی ڕێکەوتن نامەیەک لە نێوان ئێدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان و حکوومەت بەردەوامن لە گەمارۆدانی شاری کۆبانێ. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە خەڵکی شاری کۆبانێ بەهۆی گەمارۆدانی شارەکە لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و تەنانەت ڕوبەڕووی کێشەی دەرمانی و دابینکردنی پێداویستیەکانی منداڵان بوونەتەوە. ئەمە لە کاتێکدایە کە گروپە چەکدارەکانی حکوومەتی کاتی سووریا چەندین جار هەوڵی داگیرکردنی شاری کۆبانیاندا، بەڵام هەموو جارێک لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیکەوە وەڵامیان دراوەتەوە و هێرشەکانیان تێکشکێنراون. سەپاندنی حکمی ناڕەوای قەزایی بەسەر نەرگس محەممەدی. بەپێی راپۆرتەکان، نەرگس محەممەدی براوەی خەڵاتی نۆبل و چالاکی مافی مرۆڤ لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە حکمی 7 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. بە وتەی مستەفا نیلی، پارێزەری ئەو بەندکراوە ناوبراو لەلایەن لەقی یەکەمی دادگای ئینقلابی مەشهەدەوە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 7 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری و هەروەها 2 ساڵ قەدەغەی سەفەری بۆ دەرەوەی وڵات بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە ئەو چالاکوانە ڕێکەوتی 21 سەرماوەزی ئەمساڵ بەهۆی بەشداری لە مەراسمی حوتەمی خسرۆ عەلی کوردی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کرا. ناڕەزایەتی کرێکارانی پاڵاوگای پارس جنوبی.
ڕۆژی یەکشەممە 19 ڕێبەندانی 1404 هەتاوی کرێکارانی پەیمانکاری پارسی جنوبی دژ بە خراپی دۆخ و ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بە پێی دوایین هەواڵەکان بەشداربووانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەدەستەوە گرتنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی ئیمنی شوێنی کار، ئیمکاناتی ڕفاهی و بیمەی دەرمانی کارامە و هەروەها کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکان بوون. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی ئازادی ئێران شەهر. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی ئازادی ئێران شەهر دژ بە بەرزبوونەوەی ڕێژەی پارەی مانگانەی زانکۆ ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی گەیشت و خوێندکارانی ناڕازی ئەو زانکۆیە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بەرزبوونەوەی کتوپڕی ڕێژەی پارەی مانگانەی زانکۆ بۆ لانی کەم 24 ملیۆن تمەن کۆمەڵێکی زۆر لە خوێندکاران توانای بەردەوامی خوێندنیان نییە و ناچار بە وازهێنان لە خوێندن بوون. ئەمە لە کاتێکدایە کە لە مانگی ڕابردوودا بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان لە ئێران و هەروەها لە ناوچوونی دەیان پیشە دۆخی ژیان و ئابووری خەڵک ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. گیان لە دەستانی کرێکارێکی کانگا لە شاری ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێکی شاغڵ لە یەکێک لە کانگە خیزەکانی شاری ئیسفەهان بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کارتوشی ڕووداوی کار بوو گیانی لەدەستا. بە پێی دوایین راپۆرتەکان ئەو کرێکارە تەمەن 50 ساڵە پاش برینداربوونی بەهۆی درەنگەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێرا و هەروەها نەبوونی ئیمکاناتی سەرەتایی دەرمانی گیانی لەدەستاوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ساڵی 2025 زاینیدا لانی کەم 1202 کرێکار لە شارە جیاوازەکان بەهۆی بایەخ نەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران گیانیان لەدەستاوە و هەروەها 7316 کرێکاری دیکەش برینداریان کەم ئەندام بوون. مانگرتنی کرێکارانی شێرکەتی نەوت لە عەسەلویە و دەست بەسەرکرانی ناڕازیان. لە ڕۆژانی ڕابردوودا بە سەدان کرێکاری شێرکەتی نەوت لە ناوچەی عەمەلیاتی عەسەلویە بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کرێکارانی ئەو ناوچەیە پاش دەستپێکردنی مانگرتن و ناڕەزایەتی دژ بە سەرکوتی ناڕازیان لە ئێران لەلایەن هێزەکانی سپای ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی سۆڵەکانی بڕیارگەی خاتەمولئەنبیا کراون. ئەمە لە کاتێکدایە کە سەرچاوە خۆجەیەکان ئاماژە بەوە دەکەن کە کرێکارانی مانگرت و بڕیاریان دابوو کە مانگرتنێکی سەرتاسەری دەست پێ بکەن و ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگریکردن لە دەستپێکردنی مانگرتنێکی لەو چەشنا بە سەدان کرێکاری دەست بەسەر کردووە و هێشتا چارەنووسیان دیار نییە. دوا هەواڵمان سەبارەتە بە بەرزبوونەوەی ئاماری بریندارانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵ. بە وتەی ناوەندە پزیشکیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی مانگی ڕابردوو و هاوکات لەگەڵ خۆپیشاندانی خەڵک دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لانی کەم 25,000 بریندار سەردانی ناوەندە پزیشکیەکانیان کردووە. بە وتەی محەممەد ڕئیسزادە سەرۆکی ڕێکخراوەی نیزام پزیشکی ئێران لە مانگی ڕابردوودا 13,000 برینداری ناڕەزایەتیەکان لە ناوەندە پزیشکیەکانی نەشتەرگەریان بۆ ئەنجام دراوە و زۆربەی برینداران چاویان زیانی بەرکەوتووە. ئەمە لە کاتێکدایە کە لە ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو زۆربەی برینداران بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەکان، ڕفاندنی برینداران و هەروەها ساسکرانی دۆسیە قەزایی سەردانی نەخۆشخانەکانیان نەکردووە و هێشتا دۆخی تەندروستیان ناجێگیرە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.